یادی میعراجی ئەو پێغەمبەری خاوەن برە و کاتێ چاوان لە نیوەشە و چوو بوونە خەو ئیسرا و میعراجی پێکرا بەگەشتی ناو ئاسمانەکان ڕێز و ڕەواجی پێدرا بۆیە ئێمەش جەم بووینەوە و وا لێوەکانمان واز دەکەین بەرەو نەجمی ئیسرای قورئان بە باڵی ڕۆح پەرواز دەکەین لە گوڵزاری نبووەتدا ئاهەنگی میعراج ساز دەکەین کاتێک کە مەکە دژوار بوو دەمی ناحەست زووی مار بوو 12 ساڵی ململانەی پڕ چێشە چێش هەزارەها درک و داڵ و ئازار و ئێش بۆ تۆی سەروەر هێنرانە پێش ئەو دەمە بوو پەروەردگار فەرمانێکی بۆ دەرکردی بە موعجیزەی میعراجەکەت تاجی ڕێزی خاتەمی پێغەمبەرانی لەسەر کردی لە ئایەتی مەکنونی خۆی پیشانی دای زۆر بەوردی کۆچی دەڕۆژی تائیفت نمونەی پەیامداریتە مناجاتی لای باخەکەت بەڵگەی دڵکۆڵەواریتە سۆزی گەرمی قورئانی تۆ کە جنۆکەی هێنایە جۆش دەلیلی شەو بێداریتە بۆ میعراجیش میوانداری خودای جەلیلە بوڕاق دەبێتە وەسیلە و جوبریلی ئەمین دەلیلە ئەو شەوەش وەک شەوی قەدر شەوی تار بوو بە چراخان فریشتەکان بۆ پێشوازیت بەڕیز وەستان چونکە قوربان سەفیر بووی بان کرایتەوە زویر بووی دڵدرایتەوە بە یەک لەمحە سنووری ئاسمانت بڕی و هێشتا جێگەکەت گەرم بوو کە بۆ زەوی گەڕایتەوە لە کەعبەوە بەڕێکەوتی بوڕاق چەشنی پەروانە بوو فەڵەستین ڕێزی پێدرا و قودس سەفارەتخانە بوو لەوێ ئیمامی نوێژێکی سەرجەم پێغەمبەرانە بوو ئەی ڕێبواری میعراجی دوور ڕێگات بڕی ئاسمانەکان بەبێ سنوور فریشتەی نور کۆتا سیدرە و بەیتی معمور عەقڵی ئادەمی پێی نابا بەو گەشتە ئاسمانیە ئابە و ڕێز و میوانیە بێ تەستیقی ئەبوبەکر تێناگا بەو ئاسانیە بە میعراجی ڕێز و شکۆ چوویتە خزمەت خودای باری بۆ سەرزەوی هاتیتەوە نوێژت هێناوە بە دیاری تا میعراجی ئیماندار بێ پاشی خۆت بۆ یادگاری کاتێ گەشتی میعراجی تۆ لە مەکەدا بوو بە هەواڵ بتپەرستی باوەڕ بەتاڵ قەبە و زل و عەقڵ مناڵ بە توانجی تاڵ لێت کەوتنە قاڵ تا ئەوانەی باوەڕدار بوون ملکەتی پەروەردگار بوون وتیان هەرچی بڵێ وایە چونکە پێغەمبەری خوایە